هەردوو لە تێگەشتنێک یا بڵین یادداشتێکمان ئیمزا کرد کە کۆمیتەیەکی یاو بەش لیژنەیەکی یاو بەش لێرە بە سەرپەرستی جەنابی قایمقام و ئەندامێتی هەریەکە لە بەڕێوەتی گشتی وەبەرهێنان کشت و کاڵ شارەوانی گەشت و گوزار ئەوانیش بە هەمان ناونیشان هاوکارمانە بن بۆ تەشکیلکردنی ئەو کۆمیتەیە و کۆمیتەکە یا بڵین ئەو لیژنەیە و لیژنەکان کارەکانی خۆیان بەنجام دەگەێنن کە بتوانرێ لە تا 6 مانگی داهاتوو کاری بازاڕچەی ساسان کاری وەبەرهێنان کاری پەیوەندی کشت و کاڵی بچێتە سەر بواری پراکتیک و لەم کۆبوونەوەیە گفتوگۆی زۆر باش کرا لە بواری ئابووری و هەروەها ئاوەدانکردنەوە کشت و کاڵ و هەروەها بواری گومرگ و گەشتیار. در گفتگوها هم اشاره کردم. من لە گفتوگۆکانیشان لە کۆبوونەوەکانە باسم کرد کە ئێمە پێشوازی لە هەر جۆرە گەشەسەندنێکی پەیوەندیەکانی نێوان هەردوو مەرزەکان پێشوازیەکەین. مخصوصا استان هدف اما بەڵام پتەوکردن و بەردەوامی مەرزەکان پێویستی بە موافقەی ڕەزامەندی کۆتایی حکوومەتی عێراقە. حکوومەت مرکزی عێراق حکوومەتی ناوەند پێویستەکە موافقەی نهایی بکات لە نێوان ئەو مەرزانی کە لە سنووری پارێزگای کرماشان و هەرێمی کوردستانە.